باسی ئەوەشمان کرد کە ئەو کۆمەلگایەی کە ئەو کۆبوونەوە مۆنادەیەی کە هەیە لای بنیتز ناوی ناوە مەملەکەتی خوددا وەلای ئەو مەملەکەتە لەژێر حکمی علەتە فاعیلیەکانە نییە، یعنی مەملەکەتێک نییە کە ئەو سیستەمە ئەو دانانەی کۆ کردی بێتەوە لەسەر با پەیوەندێکی فیزیکی، یعنی هیچ پەیوەندێکی فیزیکی لە نێوان ئەوەی حکمیان پەیوەندی نێوان مۆنادەکان دەکات لەو مەملەکەتە یاسا فیزیکیەکان نین و حاجیاتی فیزیکیش نین، ینی پێداویستی فیزیکی و بایۆلۆژیەکانی ئێمە نین. ئەوەی ڕەبتی ئەو مۆنادانە دەکات ئەوەیە کە عەقلیە، ئەوەیە کە لەناو هەر مۆنادێکە هەیە و ئەو مۆنادە پەیوەستە پێیەوە و لە ڕێگەی ئەوەشەوە ئەوانە لە پەیوەندیان لەگەڵێن. لەبەرەوە لە نێوان ئەمانە مۆنادانە فعل و ڕەتفعل نییە و جۆرێک لە ململانێ نییە کە ئێمە لە ناو ژیانی واقعی خۆمانە دەیبینین، چونکە ململانەکان کە هەن هەموویان لەسەر مۆزۆی هێز و مڵک و دەسەڵات و هەموو ئەو شتانن کە دەکەونە ناو عالەمە حسیە هەست فیزیکێکەوە، کەواتە پەیوەندی نێوان ئەو مۆنادانە پەیوەندێکی ترە و ئەساسێکی تری هەیە. ئێستا هەنگاوێکی تر دەچینە پێشەوە بۆ ئەوی فکرەکە ئایدیای نەتەوە بە بەردەستەکرا و زیاتر بەردەستە بێت لە لامەن بەردەستەکراوتر بێت. بۆم قۆناغەشتەمان نزیکەی سەدەیەک لە نێوان کانت و لایبنیتزا هەیە، یعنی سەدەیەکی دەوێ هەتا فکری ئەڵمانی کەسێکی تیا دەردەکەوێت کە دەتوانێت ئەوە نەقوڵ بێتەوە و بگات بۆ فکرەیە بە شێوازێکی تر بەردەستەی بکاتەوە، بەڵام ئەم جارە زیاتر لەوە بەرجەستەی بکا و ڕۆشنی بکاتەوە کە لایبنیتز ڕۆشنی کردوێتەوە. ئەو فەیلسوفەش ئەمانوێل کانتە و ئەم فکرەیە لە کتێبی دامەزانی میتافیزیکای ئاکارە تەڕح دەکات و ئەم کتێبە پێشتر بەشی یەکەمی ئەم کتێبە بوویە بابەتی کۆسک. وابزانم هەمووتانەوانەی کە لێرە ئاگاداری بابەتەکەن، لەبەرەوە من لێرە زۆر بە وردی ناشمە ناو وردەکاریە و مۆزوعەوە پێشتر، لەبەرەوەی ئەوە ئاگادارن ئەوانشکە دایانەوێت زیاتر لە فکرەکە نزیک بنەوە دەتوانن بگەڕێنەوە بۆ ئەوانەکانی کانت و وانەکانی کانتیش دانداوە هەموو کەسێک دەتوانێت لە بەردەستی هەموو کەسێکایە. ئێستا بزانین ئەم فکرەی ئایدیای نەتەوەیە یا ئەو کۆمەلگانەتەوەیە ئەم جارە چ شکڵێکی هەیە و چۆن بەرجەستە دەبێت و چۆن بیری لێکراوەتەوە و چۆن فکر گەیشتوێتە ئەوەی کە دەرک بەوە بکە ئیمکانی ئەوە هەیە مرۆڤەکان لە ناو کۆمەلگایەکی لەو جۆرە کۆ ببنەوە و پەیوەندێکی لەو بابەتەیان هەبێتی و سیستەمێکی لەو جۆرەش ئەوان بخاتە ناو پەیوەندیەوە. لەوانەکەی پێشوا باسی ئەوم کرد کە ئەمانە چ لای کانت ئەوەی لای بنیتز هەیە وەکو سیستەم و وەکو خاصیەتی ئەو یەکانەی کە ئەو سیستەمە دایان خاتە ناو پەیوەندیەوە، ئەوە لە لای دیکارتیش لە لای عەفوان کانتیش دووبارە هەمان شتەیە، بەڵام ئەم جارە بە ڕەنگێکی تر و بە بەرجەستەبوونێکی تازەوە. تامان لێرە لەوانەیە و پرسیارە دروست بێ ئایا کانت ئەم شتانەی لە لای بنیتز وەرگرتووە یا وەکو ینی شتێکم نەقلی کردووە و هەراوا دایڕشتوێتەوە باسی کردوێتەوە یا نەخێر کانتیش ئەو تامولاتەی کە هەی بووە لە ژیان و لە بیرکردنەوە لە کۆمەلگایەکی چاکی ممکن گەیشتووە بەم ئەنجامەی کە لای بنیتز پێگەیشتووە. بێگومان ئەگەر ئەوە بە وردی بیت ئەم پەیوەندی ئەم دوانە شیکەیتەوە، ینی
ئەفکارەکانیان شی بکەیتەوە باسانی دەتوانانی بگەیتەوەی کە کانت ئەم فکرەیە لە ڕاستیا جارێکی تر لە عالەمی ڕۆحی ئەو میلەتەوە ینی ئەم فکرەی دەرک پێ کردووە ئەوە نییە بە نەقلی کردبێت لە لای بنیتزەوە چونکە لە نەقلاتەوە و پەڕەکەی دەتوانی شتەکە خراپتر بکەی نەک چاکتر بکەی کاتێ شتێ نەقل دەکەیتەوە لە نەقلەکان و سەیەک گوز دەکەی کە کەمتر ئەوە نیشان دەدا کە ئەسڵیەکە نیشانی دەدا بەڵام کاتێ فکرەیەکە خۆت دەرکت پێ کردووە ئەوە زۆر ئاساییە کاتێک کە دەبینی یەکێکی تریش دەرکی بە ئەمان فکرە کردووە بەڵام کاتێک کە تۆ دێ ئەم فکرەیە ڕوون دەکەیتەوە ڕێگا ڕوونکردنەوەکەیتەوە تەنانەت چەمکەکانت تەواو جیاوازن لەو چەمک و ڕێگا و میتۆدەی کە کەسەکەی تر هەیەی چونکە ئەمە تۆیت ئەویش ئەوە هەر ئینسانە ڕێگا و میتۆدی تایبەتی خۆی هەیە و هەر ئینسانش لە سەردەمێکایەکە لە سەردەمێکا دەرکەوتووە کە ڕەبتی بەو سەردەمەوە هەیە بەو زەمەنەوە هەیە ئەمان هەمووی ڕۆڵ دەبینن لەوەی کە ئەوەی کە کانت دەیڵێ لە کاتێکە هەمان فکرەیە بەڵام لە بەرگێکی نوێ خۆیاش پیا دەکات لەبەرەوە کاتێک دەیت زۆر بە ئاسانی ناتوانانی ئەگەر یەکێک زۆر قوڵ نەبێتەوە و ئەگەر یەکێک خۆی ئەو فکرەیە خۆی لە ناو خۆیان دەرکی پێ نەکردوێ زۆر زەحمەتە بتوانێت ئەو پەیوەندیە لە نێوان کانت و لایبنیتزە بدۆزێتەوە چونکە کاتێک کانت دەخوێنینەوە دواتریش لایبنیتزیش دادەنین بەڕاستی هیچ شتێکی ئاوا ڕواڵەتی لێکچوون لە بینیانە نابینی بۆیە دەڵێم ئەمە غەریبە کاتێک کە یەکێک بێ باسی ئەوە بکا بڵێ ئەم فکرەیە لای لایبنیتز هەیە دواتر لای کانت پەرەدەسێنێ وەچی کانت داڕشنەوەیەکی تری پێدەدا بە فکرێ و ئەم داڕشنەوە تازەیە نوسخەیەک نییە لە کۆنەکە کۆپیەکی کۆنەکە نییە جارێکی تر دەرکەوتکردنەوەی هەمان فکرە بەڵام لە ڕەنگ و شێوەیەکی تازە کە ئەو بیرمەندە پێی دەدا سروشتی ئەو بیرمەندە ئەو ڕەنگ و شێوەیە دەدا بەو فکرێ لەبەرەوە چەمکەکانی کانت لە فیزیکای ئاکارە دامەزانی متافیزیکای ئاکار هەر بە تەواوەتی جیاوازن لە چەمکەکانی لایبنیتز کۆمەڵێ مەبادی هەیە کە ئەمان مەبدەن بەڵام بە تعبیری جیاوازیش مەبدەکان باسکراوە ئەمان شت نیە لەبەرەوە ئەگەر لەوی ترا ئێمە لە مۆنادەوە دەست پێ بکەین مۆنادەکانەوە دەست پێ بکەین مۆنادە چییە پێشترەوەمان باس کرد ئەگەر مۆنادە بێنین بۆ ناو مەملەکەتەکەی کانت ئەو کاتە دەڵێن کەسی ئەخلاقی کێیە کێ دەتوانێت کەسێکی ئاکاری بێت ئەم کەسە ئاکاریە هەمان مۆنادەیە هەمان وەکەگەر بە ئاوا قسە بکەین وەک وایە ڕوحی هەمان مۆنادەیە بەڵام دۆنی کردووەتە ناو کەسی ئاکاری و هەمان ڕۆح ئەمجارە لە کەسێکی ئاکاریە چۆن دەردەکەوێت هەمان فکرە چۆن ئاشکارە بێت طبعا ئێمە لە پێشتر باسمان کرد وتمان مۆنادە کاینێکی سەربەخۆیە بۆ هەموو جوڵە و گۆڕان و هەڵسو کەوتێک کە لە ناویا هەیە پشت بە دەرەوە نابەستێ هەموو ئەوەی پێویستێتی بۆ ئەوەی لە بوو نابێ هەمووی لە ناوخۆیەتی لەبەرەوە بۆ هەر شتێک بۆ بوونی خۆی دەگەڕێتەوە بۆ ناو خۆی نەک بۆ دەرەوەی خۆی لەبەرەوە لە هیچ پەیوەندیەکانیە لەگەڵ دەرەوە لە ڕووی کارتێکردن و کارتێکرانەوە و ئەو بەشەی کە کاری تێدەکرێت ئەو بەشێکە لەو ئەو نییە یعنی ئەوە مۆنادەکە نییە کاری تێدەکرێت ئەو مادەیەیە کە ئەم مۆنادە وەری گرتووە بۆ ئەوەی لێرە بوونی هەبێ ینی بوونە فیزیکەکەیت جا لێرەش کاتێک ئێمە تاکێکی ئاکاری تاکە کەسێک دەنینە پێشاومان بامان شەوە ئەم تاکە کەسە کاتێککە لە کانت دێ باسی دەکات ئەم تاکە کەسە ئاوا تعریف دەکات و ئاوا شیتەڵی دەکاتەوە شی دەکاتەوە کە تاکە کەسێکە خاوەنی ئۆتۆنۆمیە ینی سەربەخۆییەکی خودیانەی هەیە و ئەم ئۆتۆنۆمیە لە تاکە کەسە
يعني چی؟ يعني خۆی حکمداری خۆیەتی، يعني بۆ هەر شتێک کە دەبێ حکمی ئەو کە ئەو مەرجعەکەی کوێیە؟ مەرجعەکەی لە ناوایەتی لە دەرەوەی نیە. لەبەرەوە کاتێ باسی ئەم تاکە دەکەین تاکی ئاکاری دەینە پێشەومان لە ڕاستیان ناتوانین لەو تاکە کۆمەڵایەتیانە ببینەوە کە لە کۆمەلگاکانە. بۆچی؟ چونکە تاکی کۆمەڵایەتی کە لەدایک دەبێ هەر لەگەڵ لەدایکبوونی هەموو ئەو یاسایانەی کاڵ و کەوتیان پێ دەکات دواتر هەمووی لەکێ وەردەگرێ لە دەرەوەی خۆی وەری دەگرێت. یعنی بڕیار و حکومەکان کە ئەم کەسە لە ناویان دەدرێن و ئیشیان پێ دەکات هەموو لەکێ وەردەگرێت لە کۆمەلگاکەی وەری دەگرێت. هەر لێرەوە سێر دەکەین ئەمە بە ئاسانی هەمومان دەتوانین ببینین وەکو تەجربەیەک، یعنی وەکو تەجربەیەکی زەینی دەتوانین دەرکی پێ بکەین. منداڵێک لە شوێنێک بگوازینەوە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر، بەلایانی کەمەوە ئەوە دەزانین کە ئەم منداڵە لەناو ئەم کۆمەلگایە ئەو یاسا زمانیەی کە زمانیانەی کە قسەیان پێ دەکات ئەو یاسایانە حکمی هەڵس و کەوتە زمانیەکەی ناکەن. یعنی بەپێ ئەو یاسایانە قسە ناکاکە لەم کۆمەلگای خۆیان هەیە، بەپێ کام یاسایانە قسە دەکات؟ بەپێ ئەو یاسایانەی کە لە کۆمەلگاکە کە تایە گەورە بووە. کەواتە یاسا و دەستورەکەی لەکێ وەرگرتووە؟ لەو کۆمەلگایە وەریگرتووە کە تایە پەروەردە بووە، نەک ئەوەی کە تایە لەدایک بوو. و ئەمانە بە شکلێکی بۆ ماوەی ناگوازێنەوە و زمان بە شکلێکی بۆ مایی وەکو شتێک کە ئێمە بەکاری دێنین بۆ قسەکردن و کۆمەڵێ نەریت و ڕەو ڕسمی قسەکردن، ئەمە بە شکلێکی بۆ ماوەی و سروشتی ناگوازێتەوە. بەڵام ئەساسی پەیدابوونی ئەم زمانە بە شکلێکی سروشتی دەگوازێتەوە، بنەماکەی دەگوازێتەوە، بەڵام یاسا و ڕێساکانی کارکردنی ناگوازێتەوە. و بامان شەوە بۆ نەریتی کۆمەڵایەتیش. هەر کۆمەلگایەک نەریتێکی تایبەتیە محکومە بەو نەریتەوە، تاکەکان تەنانەت بێزارن لەو نەریتە. بۆچی؟ چون کەس دەکەن لە سایە ئەو نەریتە ئەوانە ناتوانن بە ئازادی خۆیان ئەسوکەوت بکەن. و هیچ تاکێکی کۆمەلگا نییە بێزار نەبێ لە کۆمەلگاکەی. لەوێوە کە کۆمەلگاکەی محکومی کردووە بە کۆمەڵێ شت کە ئەو لە ئەسڵا زۆر لەو شتانە بڕوای پێ نییە، بەڵام دەبێت چی بکە؟ دەبێ بیکە. و کاتێک ئێمە شتەکان لە دەرەوە وەردەگرین دەبنە شتانێکی جەبری لەسەرمان. لەبەرەوە ئەم تاکە نەریتیە کۆمەڵایەتیە تاکێکی چی نییە؟ تاکێکی ئەخلاقی نییە، تاکێکی ئاکاری نییە، تاکێکی نەریتیە، تاکە کەسێکی نەریتیە. وەچی؟ چونکە هەمووی ئەوەی کە هەیە لە دەرەوەی خۆی بۆی هاتووە وەری دەگرێت و بەبێ ئەساسیش. یعنی ئەوەی کە لە دەرەوە بۆی هاتووە ئەساسێک نییە، محەکێک نییە لە ناویە. ئەمە ساخکاتەوە ئەرێ ئەمە دروستە یا نادروستە، ڕاستە یا ناڕاستە، هەر وەری دەگرێ و ئیشی پێ دەکات. بەبێ ئەوەی ئەساسێکە بێ بۆ ئەوەی کە ئەمە ساخکاتەوە ئەمەی کە وەری دەگرێت دروستە یا دروست نییە، حەقە یا حەق نییە، ڕاستە یا ڕاست نییە، چاکە یا خراپە، محەکێکی لا نییە، وەری دەگرێ و جێبەجێ دەکات. تەمان ئەمە ئەگەر ملاحەزەتان کردی بێ لە لای مۆنادۆلۆجیاکەشە هەیە ئەو شوێنە کە باسی ئەوە دەکات کە دەڵێ ئینسان وەکو حەیوان زۆرێک لە شتەکانی ناوژیانی تەجریبین. ئەی تۆ ئەم نەریتانە بەچی وەردەگری؟ بە تەجربە و تکرارکردنەوەیان وەری دەگری. یعنی شتانەکن محکومن بە یاسا فیزیکیەکان. و ئەمەی کە تۆ دێت لەناو توە تەواژوت پێیا دەکات بە پرۆسەیەکی تەواو فیزیکیا دەڕوە و بە پرۆسەیەکی تەجریبیا دەڕوە. و شتانێکی حسی هەیە، تۆ ئەم شتە حسیانە لەناو توە دەچێندێن. شتانەکن لە دەرەوە ئێمە دەتوانین بیان بیستین، دەتوانین بیان بینین. بۆ نمونە زمانەکە کە دەچێتنەوە منداڵە و سابت دەبێتایە دوایی کاری پێ دەکات. زمانێکە ئێمە دەتوانین لە قسەکردنی خەڵکا بیبیسین، دەتوانین لە کتێبەکانیانە بیبینین لەوەی کە نووسراوە. ئەمە نەقڵ دەبێت و ئەمە دادەمەزرێت. یعنی شتێک نییە لە ناو تاکەکە کە
وەکو مەحەکێک وەکو بنەمایەک بێت ئەمانە چی بکە دیاری بکات چی وەرگرێ و چی وەرنەگرێت بۆچی چونکە لە مناڵیەوە ئەمە دەخزێنرێتە ناو تۆ ینی لە مناڵیەوە ئەمە لە ناو تادا دەمەزێت لە مناڵیشا تۆ هیچ تاکو ئەو ئیرادەیە لە ناو تا ساز نەبووە هیچ تاکو ئەو قۆناغت ماوە کە تایە عەقڵ و ئاگایی و ئەو شتانەی کە هەتا بکەونە کار لەبەرەوە تۆ هەر لە منداڵیەوە ئەو شتانە لە ناو تۆ دەچێنرێن ئەو کاتە کەسێک هەرچی دەکا بە پێی چی دەکا بە پێی ئەوە دەکا کە لە لای زۆرینە مەقبولە نەک بە پێی ئەوەی کە ئەمە چاکە یا چاکە فەرەزەن لە لای زۆرینە درۆ مەقبول بوو هەموو درۆ دەکا و ناپرسێتەوە ئەرێ ئەمەی دەیکا چاکە یا خراپە و هیچ شتێکیشی نییە لەناوە پاڵپشتی بکە تاوەکو ڕایگرێ لەوەی کە درۆ نەکا یا شتێکی پێ بدا لەبارەیەوە کە ئەرێ درۆ بکە یا نەکا ئەم تاکە کەسە کە ئاوایە لەژێر حکمی ئەوەیە کە دەرەکی و تەجریبی و ئەزمونیە ئەوە چی ئەوە تاکێکی ئاکاری کەواتە تاکی ئاکاری نابێت هەروەکو مۆنادەکان نابێ هیچ شتێک لە دەرەوە بچێتە ناوی و هیچیشی لێ دەرنایەنرێ ئەگەر بێت و لە خۆیان ئاشکرا نەبێت ئێستا وابزانم ئەو هاو بەشێ دەبینن لە بینی چیە لە بینی مۆنادەیەکە لەگەڵ چیە لەگەڵ تاکێکی ئاگاریە بەڵام ئەمە کاتێت تۆ هەر ئاوا سەیری کە ئەگەر ئەم ڕەبتە ڕەچاونەکەی فعلەن ناتوانێت دەست دەکەی دوو شتێر جیاوازن و ڕەبتیان بە یەکەوە ئێستا بەرەبەرە دەچینە ناو ئەوەی کە تاکی ئاکاری کێ و ئەو یاسا و یاسایانەی کاڵس و کەوتی پێدەکات دەبێت لەکوێ چنگی کەوێت لەکوێ دەسی کەوێت لەکوێ دەسی ناکەوێت و لەکوێ دەسی دەکەوێت و ئەوانەی کە فعلەن ئەو بنەما و یاسایانەی کەوا دەکەن کردەی کەسێک کردەیەکی چاک بێ و ئاکاری بێ لەکوێن ئایا لەکوێ بۆیان بگەڕین ینی دابنێ من دەمەوە کەسێکی ئاکاری بم ئایا بەمەی کە دەمەوە کەسێکی ئاکاری بم ئەرەمەندە بەسە ئەی کە دەمەوە کەسێکی ئاکاری بم دەوێت کردەوەکانم بەپێی سیستەم و یاسایەک بڕوا بەڕێەوە بێ بنەمایەک بڕوا بەڕێەوە باشە من دەمەوە ئاکاری بم بەڵام ئەمانە لەکوێ پەیدا بکەن لەکوێ بنەماکە بدۆزمەوە بنەماکە چییە ئەی سیستەمەکە چییە و سیستەمەکە باسوکەوتەکەی من دیاری بێت کاتێک ئێمە زانیمان ئەوەی لە دەرەوە دێت و نەریتیە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕێ ئەگەر مۆزوعەکە چاک و خراپ بێ لەم کۆمەلگایە چاکە لە کۆمەلگایەکی ترا خراپە یعنی چاکێکی متڕەهانیە بەو معنایە لە هەموو شوێنێک چاک بێت و دەوروبەرەکە وان نەکا کە ئەم شتە لە شوێنەکە وا بێت و لە شوێنێکی تریشە ئاوا بێت و ئەم شتە ئەمەی کە هەیە لە هەر شوێنەکە بێ ئەمان بەهای خۆی هەیە و تۆ ناتوانانی لە دەرەوە بەهایەک بەسەریا بدەیت لەبەرەوە بەهاکەی لە ناو خۆیەتی چۆن بگەین بە کردەوەیەکی ئاوا کردەیەکی ئاوا و ئەم تاکە ئاکاریە چۆن دەبێت بەو تاکەی تاکە کەسەی تۆ لە هەر شوێنێک بێ ئەم کەسە ئەوەی کە دەیکا چاکە و دەوروبەرەکە وای لێ ناکاکە ناتوانێت بەهای بداتێت و بەهاکەی لە ناو خۆیە ئەمانە لە کۆرسەکەی کانتا هەوڵدراوە ڕۆشن بکرێتەوە و مۆزوعی بەها چییە و نرخ چییە و ئەوەی کە نسبیە چییە و ئەوەی کە ڕەهایە چییە و ئەوە ڕۆشن کراوەتەوە کە مۆزوعی ڕەها ئێمە لەگەڵ نسبینمان کردووە نسبی و ڕەها بەرامبەری یەک نین و بەستەمانەیە لەگەڵ ڕەها و بەستە ینی ئەوەی کە بەستراوە بە مەرجەکەەوە بەڵام ڕەها ئەوەیە کە ئەگەر مەرجێکیشیە بێ لە ناو خۆیەت ینی بێمەرجە
کاتێک ئێمە بە شوێن شتێکی بێمەرجی سربەخۆی ئۆتۆنۆمی لەو جۆرە دەگەڕێن ئێمە ناتوانین لە عالەمی هەستەکی و فیزیکی و تەجریبی چی خەین دەستێکین بۆچی چونکە هەموو شتێکی تەجریبی و ناو عالەمی مادی و هەستەکی چییە؟ هەمووی مەرجدارە هەمووی وابەستەوە و هیچ شتێکی ڕەهات نییە لە ناو جیهانە ئەزمونیەکە چونکە بە پێی چی دەڕوا بەڕێوە بە پێی یاسا عیلەت و معلولەوەی کە پێشتر لە هێنەکەی لای ابن تیزا باسمان کرد و کاتێک ئەوەی لە دەرەوە هەیە بە پێی یاسای عیلەت و معلول بڕوا بەڕێوە و هەر هەمووی مەرجدار بێ و هیچ شتێک ڕەها نەبێ ئایا ئێمە شتێکی ئاوا ڕەهامان دەست دەکەوێت چونکە ئەگەر مەرجدار بوو ئێمە ناگەینەوەی کە شتێکی ئاوا ڕەها بێت چونکە ئەوەی ڕەهایە سەبەبێکی نیە ئەوەی ڕەهایە سەبەبی نیە یعنی ئەوەی ڕەهایە ناتوانی تۆ حکمێکی تەجریبی لەسەر بدەیت ناتوانی بە پێی عیلەت و معلول لێکی بدەیت ئەی ئەمە کە بە تەجربە و بە بەڵگەکاری فیزیکی و ئەوانە پێ نەگەیت ئەی چۆن پێی دەگەیت ئەوە تەبانە و پرسیارە سەختەیە کە فەلسەفە زەمانێکی زۆر پێوەی سەرقاڵ بوو هەر لای ابن تیزەوە پێوەی سەرقاڵە هەتا دەگاتە ئێستاش یانی هەر مەسەلەیە کە لە هێزار بەردەوام بۆ مانایە ناوی وەڵامی نەدراوەتەوە ئەمە لە وەڵامی جۆرا و جۆری دەوێت وەڵامی بەردەوامی دەوێت وەڵامی تازەکردنەوەی وەڵامەکانی دەوێت باوا بڵێن یعنی وەڵامەکان هەمان وەڵامن بەڵام بۆ تێگەیشتنی ئێمە بەردەوام پێویستمان بە تازەبوونەوەی ئەم وەڵامەیە وە پرسیارەکەش حتمەن هەمان پرسیارە بەڵام لە هەر سەردەمێکە ئەم پرسیارە خۆی تازە دەکاتەوە لە فۆرمێکی تازە خۆی ئاشکرا دەکاتەوە جارێکی و ئەمە زیندویەتی مانەوەی ئەو پرسیارە زامن دەکات کە پرسیارە بە زیندویەتی دەمێنێتەوە چونکە ئەگەر بامان فۆرمووی خۆیەوە دووبارە بێتەوە ئیتر زیندویەتی تیانە و ئەم بەڵامەکانیش بامان شوێ ئێمە لێرە دەگەینە ئەوەی کە ئاکاری مرۆیی جا ئەمە هینەکەیە پرسیارەکەیە ئێمە بۆ ئەوەی وەکو ئیرادەیەکی ئازاد ئێمە دەزانین لە ئیرادەمان و دەزانین ئیرادەیەکی ئازادمانەیە و کاینێکی عەقڵ کەمی ئیرادە ئازادە زیندەوەرێک نێتی زیندەوەرەکانی تریش گە لە مرۆڤ نیان بەبێ هیچ بەڵگەکاریە تۆ لە خۆتا هەست بەم چی دەکەی بەم ئیرادە ئازادە دەکەی بەبێ هیچ بەڵگەکاریە بەبێ هیچ دووستکردنی هیچ ڕەبتێک بە هیچ شتێکەوە یعنی چی یعنی ئەم ئیرادە ئازادە لە خۆیە ئازادە پێویستی بە هیچ شتێک نییە بۆ ئەوەی ساغی کاتەوە کە ئازادە و بۆ بە ئازادبوونیشی پێویستی بە هیچ شتێکی تر نییە کە پێوەی وابەسەری و ئەم ئیرادە ئازادە لە عینی کاتا لە ناو ئێمە شتانێکی تریش هەیە کە لە ناو ئێمە ئازاد نین و دەکەونە ناو عالەمە فیزیکیەکەوە کە بە یاسا عیلەت و معلولیش دەکات و یاساکان جەبرین و فیزیکین ئەمە ئەومان نیشان دەدا شتێکی تر هەیە لە ناو ئێمە کە فیزیکی نییە کە ئەویش چیە ئەو ئیرادەیەکە هەیە و ئەو ئیرادەی اختیارەیەکە هەیە تەمەنام ئیرادەی اختیارە وا دەکات تەنانەت ئەوەش جەبری و فیزیکیە لە ناو ئێمە ناتوانێت حکمیکە یعنی فەرەزەن تۆ برسیت بێ محکوم دەبی بەوەی کە بچی نان خۆی بەڵام دەتوانی نەچی بیخۆی یعنی چی یعنی تەنانەت لەژێر حکمی ئەوەی کە فیزیکیە تۆ نیت مادام دەتوانی نەچی بخۆی کەواتە تۆ دەکەویتە دەرەوەی ئەوەی کە فیزیکیە مادام دەتوانی نەیخۆی من لەژێر جەبری ئەوام کە دەبێ هەناسە بدەم بەڵام دەتوانم هەناسەم نەدەم و زۆر شتی تر هەیە کە لەمانای ئێمە دەتوانین بە شکلێکی سادە چی ببینی ئەو ئیرادەیە ببین مادام من دەتوانم لەژێر حکمی
ئەو یاسا فیزیکیە بێمە دەرێ کە لە ناو منایە و تەنانەت بتوانم یانی لە شوێنەکە یاساکە ڕاگرم لەوەی کە حکم لەسەرکە. یعنی چی؟ یعنی منێکەیە دەکەوێتە دەرەوەی ئەوەی کە فیزیکی و جەبری. ئەی ئەمە دەکەوێتە کوێ؟ ئایا هەر ئەمە هەیە یا شتانێکی ترمان هەیە؟ طبعا کاتێک کە بیرکردنەوە وەکو شتێکی تایبەت بە ئینسان سەیری دەکەی، ئەویش دەکەوێتە کوێ؟ دەکەوێتە ئەو مەنتیقەی کە نافیزیکیە. لەبەرەوەی یاساکانی بیرکردنەوە بە هیچ شێوەیەک تۆ ناتوانانی یازاکانی یادێنانەوە دەتوانی تەزەکور لەبەرکردن ئەمانە هەمووی دەتوانی سەیتەرەی لەسەرکە، چونکە لەم کۆمپیوتەری بەردەمیشما ئەوانە هەن شتەکە لە شوێنێکدا نێندوو بێنیتەوە. ئەمە عملیەکی فیزیکیە، ئەمە فیزیایە. بەڵام بیرکردنەوە و دەرکەوتنی پەی بردن بە ئەوەی کە لای لایبنیتس پێشتر باسمان کرد بە معقولات، ئەمە بە هیچ شێوەیەک فیزیکی نیە. یعنی تۆ لە ڕێگەی تەمرین جۆرێک لە تەمرینەوە ناتوانانی ئاوات لێ بێ کە بتوانی پەی بۆ فکرانە بەری. و ئەمە وای لێ ناکە کە ئەو دەرکەت بۆ پێیا بێ بە حقایق، ئەو حەقیقەتانی کە لە پشت ئەوەیە کە فیزیاییە، کە لە پشت ئەوەی کە فیزیکیە کۆمەڵی یاسایە کە حکمی و دەرکەوتانە دەکەن کە فیزیک. و ئەم دەرکردنە بەم حقایقە و ئەم بیرکردنەوەیە ئەمەی کە دیکار دێڵێ من بیر دەکەمەوە کەواتە هەم ئەم بوونە بە معنای ئەوەی کە من هەم لەکوێ نەک لەناو عالەمە حسی فیزیکیەکە. بۆچی؟ چونکە ئەو سەرەتا چی دەکات؟ هەرچی ئەوەی حسی فیزیکیە دەکاتە دەرەوە، تەنانەت دەگاتە ئەوەی دەڵێ کێ دەڵێ جسمم، ئەم جسمە من هەمە ئەسڵەن. ئایا ئەگەر جسمم نەبێت چی ڕوو دەکات؟ کێ دەڵێ ئەمە خەونی؟ ئەمانەی کە هەموو کە دەتوانی گومانی لێکەی، بەڵام تاکە شتێکەیە گومانی لێ ناکەی، ئەوەیە کە ناکەوێتە ناو عالەمە فیزیکیەکە. ئەویش چییە؟ ئەوەیە کە من بیر دەکەمەوە. مادام من بیر دەکەمەوە یعنی چی؟ یعنی کەواتە منێکەیە لە دەرەوەی حکم ئەوەیە کە تەجریبی و ئەزموونی و فیزیکیە، بەوە من هەم ئەگەر ئەوە نەبێ من دەرکم بەبوونم نیە. یعنی حیوانێک دەرک بەبوونی ناکات چونکە لەژێر حکمی یاسا فیزیکیەکە. ئەلێرەوە تەبەن لای کانتیش بامانشەوە دوو عالەم جا دەبێتەوە، عالەمی حسی و عالەمی معقولات. ئەم دوو عالەمە دواتر دەبێ ڕەبط لە بینیانە بدۆزێتەوە. ئەوە لە وانەکانی دواترە هەڵ دەدێنەوە ڕەبتە ڕۆشن بکەینەوە ڕەبتە چۆن دێتارەوە. ئەلێرە شتانێک دەرک پێ دەکەین وەک ئیرادە، وەک بیرکردنەوە. ئەمانە چی؟ ئەمانە دەکەونە دەرەوەی یاسا فیزیکیەکان. یعنی ئەمانە چی؟ میتافیزیک. وەلا بە یاسا فیزیکیەکان کار ناکەن، بە عیلەت و معلول کار ناکەن. ئەگەر تەبعاً مەوزوعی بیرکردنەوە و پەیبردن بە حەقایق بە یاساکان و بەوەی کە زاناکان دەرکیان پێکردووە، ئەگەر ئەمە باتایە و بەم یاسا فیزیکیانە کاری بکردایە، ئەوە دەتوانی چی بکەیت؟ دەتوانی کەسێک لە ڕێگەی پەروەردەوە وای لێ بکەیت کە ببێتە عالمێک کە بتوانێت دەرک بۆ حەقایقانە بکات. ئێمە لە ڕێگەی پەروەردەوە دەتوانین خەڵک فێری نووسین بکەین، لە ڕێگەی پەروەردەوە دەتوانین خەڵک فێری ڕاضیات بکەین، چونکە ئەمانە هەمووی شتانێکی فیزیکین. چۆن دەزانین فیزیکین؟ چونکە ئامێرەکەی بەردەمیشمان دەیکات. لەبەر ئەوەی فیزیکین بۆیە کراو، یعنی ئامێری کراونە، بۆیە تۆ دەتوانی بیان خەیتە ناو مادەوە، بۆیە دەتوانی ئەم کۆمپیوتەر دروست بکەیت. لەبەرەوە ئەوەی فیزیکیە بە پێی یاسا عیلەت و معلول دەڕوابەرەوە، ئەوە ئێمە دەتوانین کۆنترۆلی کەینەر بە پێی یاسا سروشتەکان. بۆچی؟ چونکەوە لە بەردەستایە. بەڵام ئەوەی کە لە بەردەست و فیزیکی نیە، ئێمە ناتوانین نە بە پەروەردە، بە پەروەردەکردن و ڕاهێنان بەڕاهێنان ئەم کەسە بگەێنینەوەی کە بتوانێت ئاوا بێت. ئەی کەوایە چۆن کۆمەڵە لە ئینسانەکان
ئەم دەرکردنیان لەلا دروست دەبێ کۆمەڵێک لەلایەن دروست نابێت. طبعا ئەگەر عالم هەبێ بە معنایە عالمە، نەک عالمی تەکنیک ئەوەی کە دێت لە تاقیگە ئیش دەکات کۆمەڵە شتەیە دەرکی پێ دەکات، ئەمە لە ڕاستی عالم نییە. عالم ئەوەیە کە دەرک بە یاسا کولیەکان دەکات کە ڕێگە دەدا و ئەوە نوێنی ئەو کەسە دەکات کە لە تاقیگە بگا بە کۆمەڵە شتی تر لەسەر ئەساسی ئەم یاسایە، نەچوو کامانە نەبن ئەو لە تاقیگا دەبێت تابعی چی بکە، هەر لە خۆی سێری شت دەکات، دەبێت شتێکی لا بێتە ئەم شتە لە ناو تاقیکردنەوەکە متابعی ئەو شتە بکە. ئەم یاسایانە لە فەلسەفا پێیان دەوتێت یاسا بەر ئەزمونیەکان، یعنی ئەم یاسایانە تۆ لە ئەزمونەوە وەری ناگریت، ئەمانە ئەی چۆن وەری دەگریت؟ ئەمە سەر بەو عالەمە عالەمی معقولاتە. بامان شێوە ئەگەر ئەمە لە فەلسەفەی تیۆریە یا لە بیرکردنەوەی تیۆریە کە مامەڵەکردنە لەگەڵ چەمک و مەفاهیمەوەی کە هەیە، ئاوا بێ ئەوە لە فەلسەفەی عەمەلیە کە عیبارەتە لە ئەخلاق دەبێ باز لە چی بکرێت؟ دەبێ باز لە ئیرادە بکرێت. هەر لێرەوەیە کانت ویستی چاک دەکاتە ئەساسێک بۆ هەموو کردەیەکی ئەخلاق. ئاویستی چاکە، ئەی ئەم ویستی چاکە چییە؟ تاوان دەبێ ئەم ویستی چاکە ڕەها بێت. ئەگەر ڕەها نەبێ ئەوە دەکەوێتە ژێر حکمی ئەوەی کە تەجریبیە. ئەگەر ڕەها بوو نابێ پەیوەست بێ بە تەجربەوە. کاتێک کە دەڵێن ڕەها یا دەڵێن زەروری یا دەڵێن پێش تەجریبی، یعنی ئەو شتێک کە ئێمە لە تەجربە بەدەستی ناکەین. ئەوتمان ئیرادە ئێمە لە تەجربە دەستی ناکەین. بۆچی؟ چونکە هەر ئێمە بیرمان کردەوە هەز بەم ئیرادەیە دەکەین، بەبێ ئەوەی بە شکلێکی تیلقایی هەز بەم ئیرادەیە دەکەین. وام ئیرادەیە وابەستە نییە بە شتێکی تر. وام ئیرادەیە دەکەوێتە دەرەوەی ئەوەی کە ئەزمونیە و تەنانەت ڕەفتە بە ئێمەوە، تەنانەت ژیانی ئێمەی پێوە بەندە. وام ئیرادەیە دەتوانێت بچێتە دەرەوەی ئەو یاسایانەی کە حکمی ژیانی ئێمە دەکەن، دەتوانێت بچێتە دەرەوە. ئەگەر نەتوانێت بچێتە دەرەوە، وەکوتم چۆن دەتوانێت خۆی لە خواردن بگرێتەوە؟ چۆن دەتوانێت ئەو شتانە ڕاگرێت؟ کەواتە دەتوانێت چی بکە؟ دەتوانێت لە دەرەوەی ئەمە بێت. تەمان لە دەرەوەی ئەمە شوای لە کردووە کە چی بێت؟ چۆن ویستێکی چاکە، چۆن ئیرادەیەکی چاکە لە عینی کاتە ئیرادەیەکی ئازاد بێت. یعنی ئیرادەیەکە کە دەرەوە ئیمکانی ئەوەی نییە کە بتوانێت هیچ شتێکی پێ بکە. ئیمکانی ئەوە نییە دەرەوە هیچ شتێکی پێ بکە. وامەش خوا ئەگە بە شکڵێکی ئەزمونیش نەک ینی لە واقعی ئەمە دەتوانین دەرک بەمە بکەین لە خۆمان، نەک بیبینین، هەر دەتوانین دەرکی پێ بکەین. یعنی ئەگەر بتەوێ، ئەگەر کەسێک نەیەوێ کەسێک بکوژێ، هەموو دنیا کۆ بێتەوە ناتوانێت کەسەکەی پێ بکوژێ. دەتوانێت بە جەستەکەی بجوڵێنێت و کەسەکەی پێ بکوژێ، بەڵام ناتوانێت ئەو ئیرادەیە بدا بەم جەستەیە، چونکە دەبێت ئیرادەکە لەگەڵ یابێت. ئەو دەتوانێت پەنجەی من بخاتە سەر پەلە پیتکەی سیلاحەکە، فەنگەکە، دەمانچەکە، شتێکی تر، ئەو وەسیلەیە کە کەسەکەی تر پێ دەکوژێت. بەڵام من پەنجەم ئیرادەی نادەمێت کە نەمدایە ئەو ناتوانێت من ناچارکە بەوەی ئەو ئیرادەیە بخەمە ناو پەنجەمەوە، ناتوانێت، چونکە ئەو ناتوانێت ئیرادەیە من بگرێت. ئەو ئیرادەی من لە دەرەوەی ئەوەیە کە ئەو بیگرێت، من فیزیکی نییە. بەڵام ئەو دەتوانێت بە ئیرادەی خۆی بخاتە ناو پەنجەی من، بە ئیرادەی خۆی، بەڵام بە جەستەی من شتەکە بکە. ئالێرایەتە تەواو ژیابوونەوەی من لە جەستە دەرک پێ دەکە، ینی کەواتە شتێکەیە لە دەرەوەی ئەوەی کە فیزیکیە. دیکارتیش هەر لەمەوە دەگاتەوە منی بیرکەرەوە، کە منێکە دەکەوێتە دەرەوەی ئەوەی فیزیکی، ینی دەرەوەی ئەوەی کە حسیە. و ئەوەی حسیە تەجریبیە، ئەوە زەروری نییە و یەقینی نییە. ڕەهانی ئەوەی کە چاکە پێویستێتی بنەمایەکە دەبێت ڕەها بێ لە هەموو شتێک.
بۆ نمونە کەسێک درۆ ناکا بۆیە درۆ ناکا چونکە ئەگەر کەشف بوو عقوبە دەبێت ئەم درۆنەکردنی کردەیەکی ئەخلاقی نییە چونکە کردەیەکی ئازادانە نیە وابەستەیە بەچیەوە مەرجدارە بەوەی کە عقوبە نەبێت ئەوەی وای لێ کردووە درۆکە نەکا چییە ئەوەیە کە نەوەک کەشف دێت دوایی چونکە کەشف بووە و عقوبە دەخوا لەسەرەوە ئەوەی بێمەرجە ئەوەیە ئەم کەسە درۆ ناکە ئەم کەسە درۆ ناکە ئەگەر بێت و عقوبە بدرێ یا عقوبە نەدرێ ینی درۆ نەکردنەکە ڕەبتی بە شتێکی ڕایە وابەستە نیە بە هیچ شتێکی ترەوە وە لە هەر شتێک لەم شتانە کە وابەستە نەبوو بە هیچ شتێک لە شتەکانەوە ینی چی ینی بە پێی بنەمایەکی ناوەکی ئەم کارە ئەنجام دراوە شتێکی مەرجدار نییە بە شتێکی دەرەکەوە ینی ئەو کاتە تۆ شتێکت ناوێ بۆ شتێکی تر و ئەو کردە لە خۆیان کە ئەنجام دەدرێ هەر لە خۆیان مەحدود دەبێ ینی لە خۆی تێناپەڕێ کردەیەکی تێنەپەڕە تێناپەڕێ بۆی شتێکی تر ئەوەی کە لە ویستی چاکەوە دێت لەم بنەما ڕەهایەوە دێت ینی ئەوەی کە ڕەهایە وابەسە و ئەم ڕەهایەتیە ئەوە پێیا دەبێت کە تۆ لەژێر کاریگەری هیچ شتێکی دەرەکیا ئەو کردەیە ئەنجام دەدەیت هیچ شتێک لە دەرەوە ئەوەی کە لە دەرەوە بۆ دێت ینی ئەوەی کە لە دەرەوە هەیە چ ئەوەی کە لە ڕابردووە هەیە چ ئەوەی لە داهاتوە دێت ئەوەی کە ممکنە بێت ئەمانە هیچی وا لێ نەکەن کە تۆ ئەم کردەیە ئەنجام دەیت ئەو کاتێک کردەیەک ئەنجام دەدەیت تەنانەت دەگەر بە قوڵی بیری لێکەیتەوە هەست دەکەیت کردەیە کە تەنانەت لە دەرەوەی کاریگەری کات و شوێنیشە ئەنی کردەیەکە هەست دەکەیت لە دەرەوەی کات و شوێن چونکە کردەیە کاتێککە مەرجدارە بە کات و شوێن کاتێ من ئەم کردەیەم کرد حسابی داهاتوو بکەم یا ئەم کردەیەم کرد حسابی لە ڕابردووەوە ئەمە بکەم بەڵام کاتی ئەم کردە ڕابردوو داهاتووی دێ دەردەیەندە ئیترام کردە کردەیەکی زەمەنی نییە وە کردەیەکی بەسەرچووش ئەلێرەوە ئەم کردە دەبێتە ئەو کردە پوختە ئەخلاقیەی کایە بەڵام ئەم کردە کاتێک پێیا دەبێت کە ئەم تاکە لە هەموو ئەوەی کە لە دەرەوە ناچاری دەکا بەکردنی شتێک لەمانە هەمووی پاک بێتەوە و ئەم پاڵنەرانە تایە حکمی نەکەن تەمان ئەوەی کە لە دەڵی دەرەوە جەستە شەر دەرەوەی مەیل و غەریزەکانی شەرشتانێکی دەرەکین بە نسبەت کێوە بە نسبەت ئەو منەی کە دەکەوێتە دەرەوەی جەستە بۆچی چونکە جەستە وتمانەویش محکومە بە یاسا فیزیکیەکان واویش بە عیلەت و معلول کار دەکات ئێستا برسێتی چییە؟ برسێتی عیلەتە بۆ نان خواردن یعنی برسێتیە وا دەکا کە تۆ نان خورد ئەی نان خواردنیش چییە؟ نان خواردنیش عیلەتە بۆ تێربوون ئەی تێربوون چییە؟ تێربوونیش عیلەتە بۆ ئەوەی تۆ بتوانی بژوڵێ ئەی جوڵەیش تۆش یاویش عیلەتە بۆ هەن لێرەوە تو هەر دەڕۆی عیلەت لە دوای عیلەت ئەم عیلەتە بۆ ئەو معلولە بۆ ئەم ئاوا بە شکلە گەیە دەڕوە لە دەرەوەی ئەم بازنە وەکو لەوەی لای بنیسیش باسمان کرد شتانە گەیە دەکەونە دەرەوەی ئەم یاری عیلەت و معلولە ئەوانە ئەو شتانن کە ڕەهان لەبەر شتێک ئەم شتە نەکراوە ئەم شتە وەکو واجبێک کە لە ناوتە هەیە ینی بە شکڵێکی زەروری کاتێک کە ئەم ویستی چاکە پەیا دەبێ ئیتر ئەمە بە زەرورەت دەکات تەنها بۆ ئەوەی بیکات ئەو شتێک کە هەیە دەوێ بکرێت نەک ئەمە دەکرێت بۆ ئەوەی بۆ پاداشتێک بۆ فلانێک بۆ تەنانەت گەیشتن بە خۆشبەختی تان گەیشتن بە خۆشبەختی کاتێ ئەمە دەبێتە پاڵنەر هەمان شتە ئەمە یەکسەر مەرجاری دەکات بۆچی چونکە خۆشبەختی خۆشی چییە؟ خۆشی دەکەوێتە ژێر حکمی یاسا حەسی و تەژیبەکە
ئینسانی خۆشبەخت کێ ئەگە کە بیری لێ دەکەینەوە یەکسەر ئەوەی دێتە پێشامان چییە؟ ئەوەی دێتە پێشامان لە حەسی و مادیە. لەبەرەوە ئەم خۆشبەختیە حەسی و مادیە کاتێ دەبێتە ئامانج ئەو کاتە ئەویش وا دەکات لە کردەکە کە کردەیەکی ئەخلاقی نەبێت. طبعا ئەم کردەیە کە ئەخلاقیە بە پێی کۆمەڵێ بنەما و بە پێی کۆمەڵێ یاسا ئەم کردەیە ئەنجام دەدرێت کام یاسایانە لەناو عەقڵی ئینسان خۆیان هەیە و ئەم یاسایانە پێویستی بە زیندووکردنەوەیە، پێویستی بە بوژانەوەیە، بەوەی بە چالاکردنە ئەکتیڤکردن، بەوەی کە چۆن زەمینەیان بۆ خۆشکەین لە ناومانە ئیشکەن. و ئەمانە مادام لە هەموو تاکیەکان ئەلێرەوەی تر دەگەینەوە بەچی؟ دەگەینەوە بە مۆنادەکان. چۆن لە ناو مۆنادەیەکە هەموو عالەم هەمووی هەیە لە ناو هەر مۆنادێک لە مۆنادەکان بە خۆیش و بە مۆنادەکانی دیشەوە. ئەلێرەوە ئێمە دەگەینە کۆمەڵە یاسا و بنەما کە لە ناو هەموو تاکێکی ئەخلاقیە هەمان یاسا و بنەما هەن. ئەلێرەوە چی دروست دەبێت؟ ئەلێرەوە ئیتر دەتوانین بگەینە ئەو سیستەمەی کە ڕەبتی نێوان تاکە ئەخلاقیەکان دیاری دەکا کە دواتر کان ناوی دەنێم مەملەکەتی ئامانجەکان. مەملەکەتی ئامانجەکان مەبەستیانی مەملەکەتی ئەو کایەنە ئەخلاقیانەی کە هەر یەکەیان لە خۆیان ئامانجە و بوونێکی ڕەهای هەیە، هیچ کام لەوانە ئەوی تر وەکو وەسیلە سێرن، هەر یەکە غایەتێکە لە خۆیان و هەر یەکەش ئیرادەی بەو یاسایانە کار دەکا کە یاسای زەروری و عەقلین لەناو بێنەکا و ئەم یاسایانەش بە شکلێکی دەرەکی و تەجریبی لە کۆمەلگاگەت و لە دەوروبەرت وەریناگری. لێرە شتێکەیە دەبێت لەبارەی ئەوە باسی کۆمەڵێ هەڵسوکەوتەیە کە لە دەرەوە دەکرێت ئەمە متتەفقە لەگەڵ چی؟ لەگەڵ یاسا ئەخلاقیەکە. ئێمە دەیبینین لە دەرەوە کە دەکرێت، بەڵام ئێمە نازانین بە پێی بنەماکە کراوە یا بە پێی بنەماکە نەکراوە. ئەگەر بە پێی بنەماکە کرا بێ شتێکە بە پێی بنەماکە نەکرا بێ شتێکی ترە، هەمان کردەشە. ئەمەیان کانت ناوی دەنێ متتەفقە لەگەڵ یاسا ئەخلاقیەکە، نەک ئەمە بە پێی یعنی بەرجەستە بوون یاسا ئەخلاقیەکەیە، ئەمە تەقلیدی یاسا ئەخلاقیەکەیە. یعنی ئەمە ئەم کردەیە لە ئەنجامی تەقلیدکردنی کردەیەکی ئەخلاقیەوە کراوە، یعنی تەمسیلیە، کەواتە جەوەرەکەی لە ناوانیە، کە جەوەرەکەشی لە ناوانە بوو ئەم کردەیەکە بە ڕێککەوتوەتەوە لەگەڵ ئەم یاسا ئەخلاقیە. ئەم کردەیە هەموو جارێ ناکرێت، یعنی دەکرێت بە ڕێکەوت جارێک کەسەکە بیکات و جارێکی تر نیکە، یعنی یاسانیە. ئەمە بە ڕێکەوت تووشی هاتووە، مادام تووشی هاتووە کەواتە ئامانجەکەشی ئەو ئامانجە نییە کە یاسایەکی ئەخلاقی کردەیەکی ئەخلاقی پێدێنێتە ئارەوە. بەڵام ئەوەی لە بنەماکەوە ئەنجامی دەدا لە هەر شوێنێک بێت و لە هەمان زەمینە هەمان چی دەکات؟ هەمان کردە ئەنجام دەداتەوە بە پێی بنەماکەی کە لایەتی. ئەلێرا دەبێ ئەوانەی کە متتەفقن لەگەڵ یاساکە جیانکەینەوە لەوانەی کە بە پێی بنەماکەن، بنەما ئەخلاقیەکە و یاسا ئەخلاقیەکە. ئەلێرەوە ئێمە چی تێدەگەین؟ لەوە تێدەگەین هەر کۆمەلگایەکی ئەخلاقی نمونەیی ئەگەر لە مێژووشا هەبێت، ئێمە بە تەقلیدکردنەوەی کار و کردەوەکانی ئەوان ئێمە ناتوانین ببین بە کاینێکی ئەخلاقی، چونکە دەتوانین کردەیەک ئەنجام بین متتەفق بێ لەگەڵ یاسا ئەخلاقیە و بنەما ئەخلاقیەکە، بەڵام ئەم کردەی ئێمە کردەیەکی ئەخلاقی نییە. بۆچی؟ چونکە ئەو هێزە لە پشتی نییە کە دەیکا بە کردەیەکی ئەخلاقی. فەرقی بەینی ئەمەی کە کردەیەکە تۆ لە دەرەوە وەری دەگریت تەقلیدی دەکەیتەوە و بۆ پرۆسا تێنەپەڕیویتە بگەیتە ئەو منتیقا بوونی ڕەها، ئەو ویستی چاکەتیا تا دامەزە وەکو ویستێکی ڕەها، چونکە ئەگەر بێت و تۆ
شرعیەتت بۆ کردەیەک لە دەرەوەی خۆت وەرگرت فلانە کە زوای کردووە منیش ئاوا دەکەم کەواتە باشە یانی چی ینی لە ویستی ڕاکەوە نەتکردووە بۆچی چونکە تۆ لێرات لەژێر حکمی ئەوەی کە تەژیریە ئەوەی کە حسی بۆ جیاکردنەوەی ئەم دوانە دەبێت یەک شتەیە بیزانی ئەمە معنای ئەوە نیە لای کانتیش معنای ئەوە نیە کۆمەڵێ ڕێنوێنی هەیە لە ناو کۆمەلگا فەرزان پێت دەڵێ درۆ مەکە پێت دەڵێ فلان مەکە ئەمە هینە ئەمانە یاسای ئەخلاقی نین ئەمە ڕێنمایی ئەخلاقی و ئەوەی وال لێ دەکا کە تۆ ئاوابی ئەو بنەما ئەخلاقیەیە یعنی کاتێک کەسێک کە درۆ ناکا لەبەرەوە درۆ ناکا کەشف نەبێ ئەمە یاسا ئەمە متفقە لەگەڵ یعنی ڕێککەوتوێتەوە لەگەڵ یاسا ئەخلاقیەکە وەنا بەپێی یاسا ئەخلاقیەکە نەکراوە ئەوە بەپێی یاسا ئەخلاقیەکە درۆ ناکا ئەوەیە کە هیچ شتێک وای لێ ناکا کە درۆکە نەکا و هەر خۆی درۆ نەکردنەکە لە لای چیە یاساکەی و خۆی ئەمە هەر مەسئولیەتی خۆیەتی دەبێت درۆ نەکا و ئەمە عەقڵی لێی دەخوازێت درۆ نەکا و ئیرادە ئازادەکەی لێی دەخوازێت کە درۆ نەکا ئەوە خۆیەتی درۆ ناکا بەس ئەوی تر خۆی نیە درۆ ناکا ئەوە واییان لێ کردووە کە درۆ نەکا ینی شتێکی ترەیە لە دەرەوەی ئەم پێی مەحکوم بەڵام ئەو کەسەی کە خۆی درۆ ناکا نەک لەبەر هیچ شتێکی تر ئامایان چیە کردەکەی ئازادانەیە چونکە ئەمە خۆیەتی دەیکات و خۆیەتی دەیکات بەبێ ئەوەی هیچ شتێک ئامانجێکی دەرەکی فیزیکی حەسی لە دەرەوە بوونیە بەیانی ئەم کردەیە فرمان بەکردنەکەی دەکەوێتە دەرەوەی ئەوەی کە فیزیکیە یانی دەکەوێتە بەر لە کردنەکەی کە دێتە ناو عالەمە فیزیکیەکەوە و فرمانەکە لەوێ ینی تەنانەت بەرجەستە بوونی ئەوەی کە ئەم درۆیە درۆ نەکردنە ئەم کردەیە لە واقعا بەرجەستە دەبێ زەمینەیە گەیە تا من درۆیتیان نەکەم و یا درۆیتیان بکەم ئەمە واناکە کە فرمانەکە نەبێت ئەم فرمانە لە ناو کەسەکە بەردەوام هەیە و فرمانێکی مطلق و ضروریە لەبەرەوە نەکردنی درۆکە وەکو کردەیەکردنەوەی نەکردنەکە ئەمە لە ڕاستیە ئەسلی مەوزوعەکە نییە چونکە ئەمە یەکسەر دێتەنەوە ئەوەی کە ئەمە قەڵبەکەیەتی ئەمە شکل گرتنەکەی ئەی ئەگەر ئەوە خۆی بوونی نەبێ ئەمە چۆن شکل دەبێت ئەو کاتێک کە ئەم کەسە درۆ ناکا بەڵام لەبەر شتێکی تر درۆ ناکا ئەوەی تایە ئاشکرا دەبێت لە ڕاستیە یاسا ئەخلاقەکە نییە ئەوەی کە وتمان ئەگەر بەرجەستەش نەبێ هەر هەیە ئەوە چییە ئەو شتەیە کە وای لێ دەکات درۆ نەکا و ئەم شتەش دەکەوێتە دەرەوەی ئەوە یعنی ئەمە شتێک بەرجەستە دەکا بەڵام شتێکی تر نیشانی ئەمە دەبێت و ئەوەی بەرجەستەی دەکا هەمان ئەوە نییە کە دەبێت بەرجەستەیکە بۆچی چونکە شتێک لە دەرەوەی خۆیەوە هەیە وای کردووە کە ئەمە بکە کەواتە ئەمە ئەم درۆ نەکردنە بەرجەستە بوونی هێزی ئەوەیە کە هێزی شتێکی ترەکە لە دەرەوەی ئەمە هەلێرا کردەی ئەخلاقی دەبێتە کردەیە کە دەبێت لە پێناو خۆیان بکرێت و ئەمە لە وانەکانی کانتا وابزانم ڕۆشنم کردوێتەوە لێرە کەواتە ئێمە دوو شتەیە لە یەکی دەبێت جاکەین و کانتیش ناوی بۆ ئێمە تەبان هەر کردەیەک و هەڵسە ئەرس و کەوتێک و هەرەوەی کە جوڵەیە کە ئێمە دەیکەن پێویستمان بە کلتور و پێویستمان بە سیستەم کانت باسی کلتورێک دەکات بە ناوی کلتوری عەقڵ ئەم کلتورە لە دەرەوەی خۆت وەری ناگری کلتورێکی نەریتی نییە هی کۆمەلگایەک نییە هی فلان کۆمەلگا و فیسەر کۆمەلگا و ئەمانە نییە و هەر دەبێ واش بێت تاوەکو کلتورێکی ڕەها بێت یعنی کلتورێک بێ بۆ هەموو سەردەمێک بۆ هەموو زەمانێک وجود هەبێت نەک لە کۆمەلگایەکۆ بۆ کۆمەلگایەکی تر بگۆڕێت تەمان ئەوە وا دەکات کلتورێک لە کۆمەلگایەکە بگۆڕێت ئەوەیە کە مادیە لە کۆمەلگایەکە جۆرێکی تر بێ ئەوەیە کە دەرەکی و مادی و حەسیە بەڵام کاتی ئەمەی کە حەسی و دەرەکیە تەسیری لەسەر عینەکە نەکرد یاساکانە و کاتە چین ئەو یاسا کلتوریانە یاسای جێگیر و نەگۆڕن بەڵام بەرجەستەبوونی جۆرا و جۆریان هەیە بەڵام بنەماکە هەمان بنەما بۆ نمونە هەر درۆ نەکردنەکە درۆ نەکردنەکە لە سیاقی جاجا چەندەها شقلی شێوە وەردەگرێت کە تۆ درۆکە شقل شێوەکان گرنگ نییە ئەوەی گرنگە فرمانەکەیە بە کە بەرجەستە دەبێت لە کردەکەی توە یعنی من لەکوێ درۆ نەکەم ئەی بەچی درۆ نەکەم یعنی چی نەکەم درۆم نەکردووە
ئێستا لە شوێنەکە قسەیەکەیە نەیکەی فەرەزەن بەوە دەزانێت کە درۆت نەکردو لە شوێنەکە هەڵسوکەوتێکەیە نەیکەی یعنی شتەکان جیاوازن ئەوەی کە تۆ دەیکەی دیار نییە چیە بەڵام چی دیارە فرمانەکە دیارە فرمانەکە ڕێنوێنی دەکا بۆچی بۆ ئەوەی ئەو وەسایلانە بدۆزیتەوە کە تایە درۆنەکردنەکە بەرجەستە دەبێت بەڵام ئەم وەسایلانە دووبارە نابنەوە ئەم ڕێککەوتەی کە ئەوەی کە شتەکان تایە ڕێک دەکەوێت تۆ دەکەویتە مۆقعێک ئەلێرا من چۆن وابم کە درۆنەکەم ئەم ڕێگای وابوونت کە درۆنەکەی ڕێگایەکی جیاوازە لەوەی کە تۆ بکەوتە ناو مۆقعێکی تر کە تایە درۆنەکەی وەتەمان لە شوێنەکەەوە بە شوێنێکی تر ئەو پاڵنەرانی کە پاڵت پێوە دەنێن درۆکە بکەیت ئەوانی شێزەکەیان دەگۆڕێ لە شوێنەکە لەوانەیە زۆر بەهێز بن وا لێ بکەن کە درۆکە بکەیت ینی هێزیان زۆر بێ بۆەوەی کە پاڵت پێوە نێن درۆکە بکەیت لە هەندێک شوێنە لەوانەیە هێزیان زۆر کەم بێت لەبەرەوە ئەم دەور و بەروس ناوکۆیە سیاقا ئەمە دووبارە بوونەوەی نییە لەبەرەوە ئەو ڕێگایە دایمە ڕێگایەکی گۆڕاوە و ئەمە بەشە تەجریبی و حسیەکەیەتی ئەوەیە کە دێتە دەرێ و واستەکی دەبێتەوە بەڵام فرمانەکە خۆی چیە سەر بە منطقە میتافیزیکیە معقولەکەیە یعنی ئەوەی کە ڕاهایە لەوەی کە تەجریبیە ینی لەم عالەمە تەجریبی و هەستەکیە ڕاهەیە ئێستا هەندێشت لەبارەی ئەوە ڕۆشن بوویەوە تاکە کەسی ئاکاری دەبێ ئۆتۆنۆم بێ و دەبێ ئەو لەژەر حکمی ئەو ئیرادا بێکە ئیرادەی چاکە و ئیرادەی چاکیش بەو بنەما و یاسایانە ئیش دەکا کە لە ناو خۆیان هەنوو و تەنها لە ناو خۆیان بە شکلێکی ئەزمموی دەستی ناکەون لە دەرەوە دەستی ناکەون تەنها لە ناو خۆیان دەتوانێت دەستی کەوێت وە بە پەیبردن و گەیشتن بەم یاسایانە ئێمە دەتوانین دەرک بە هەر شتێکی تری تەجریبیش بکەین کە ئەم شتە یانی ئەوەی تەجریبی دەبێتەوە دەرکی پێ بکەین وەکو ئەوەی کە شتێکی ئەخلاقیەیە ئەخلاقی نییە یعنی شتێکە بە پێی یاسا ئەخلاقیەکە ئەنجام درراوە یا بە پێی ڕێنماییە دەرەکیەکانی کۆمەلگا ئەنجام درراوە یا بە پێی ئەوە ئەنجام درراوە کە لە دەرەوە پێت وتراوە بەبێ ئەوەی هیچ ئەساسێکی لە لای تۆ هەبێت تۆ وەرت گرتووە و دەیکەیت هەر ئەوەندە وتویان ئەمە چاکە تۆ دەیکەیت هیچ شتێکی ناوەکی نییە کە ئەوە ڕاستکاتەوە ئەمە چاکە لەلات کە دەیکەیانە و هیچ شتێکرد نییە مەحەکەکرد نییە بۆ ساختکردنەوەی ئەم لەبەرەوە ئەو یاسایانە مەرج نییە کۆمەڵە یاسابن کە تۆ سوکەوتەکەی پێ بکەیت بەڵکو ئەو یاسایانە یعنی هەر ئەوە نین کە یاسای سوکەوتکردنی تۆ و بنەماکار ئەوە نییە کە بنەمای ویستی چاکەیە بۆ هەرسوکەوتێکی ئاکاری بەڵکو لە عینی کاتیشا بنەمای ئەوەیە کە ئێمە هەر شتێکی دەرەکی کە لە دەرەوە دێت ئێمە بتوانین مامەلەی لەگەڵ بکەین و ئەمە بکەینە مەحەک بۆ ئەو ئەگەر هاتوو بەرجەستەکەری ئەم یاسایە بوو کەواتە ئەوە چییە؟ ئەوە ڕێک کەوتوەوە لەگەڵ یاساکە بەڵام بۆ چاکیەکەی ئێمە ناتوانین تەحدیدی بکەین چونکە ئەم چاکیە ڕەبتی بە منطقە میتافیزیکی کەسەکەوەیە کە کردەکەی ئەنجام داوە لەبەرەوە ئێمە دەتوانین کردەکەی ببینین بەر متفقە لەگەڵ یاساکە بەڵام ناتوانین حکمی ئەوە بدەین ئەرێ ئەو کەسە بەویستی چاکە لە بنەماکەوە ئەمەی کردووە لە بنەماکەوە نەیکردووە و ئەم حکمە ناتوانین برین بەڵام دەتوانینەوە تەحدید بکەین ئایا بە پێی بنەمایی بنەماکە کراوە یا بە پێی بنەماکە نەکراوە ئایا بەرجەستەکردنی یاساکەیە یا ڕێککەوتووە لەگەڵ یاساکە تاوان هەرچی ئەزمموی و لە دەرەوە هەیە دەبێت ئێمە وا ببینین کە ڕێککەوتوەوە لەگەڵ یاساکە بۆچی چونکە یاساکەی تیانی کە یاساکە لە کەسەکایە کە کردەکەی ئەنجام داوە لەبەرەوە بە تەقلیدکردنەوە ئێمە ناتوانین ئەو کردەیە کە ئەو ئەنجامی داوە ئێمەش ئەنجامی بین و ئێمەش دەزانین لە مۆزوعی تەقلیداتەوە کردەوەیەک لە ناو تەمسیلا بیکەیت ئەو شتانە حاضر نابن لە کاتی کردەکەکە لە کردەیەکی ڕاستەقینا حاضر دەبن ئەو هێزانەی فشارت دەخەنە سەر بۆەوەی ئەو کردەیە ئەنجام نەدەی حاضر نین بۆ نمونە تۆ لە ناو فلیمێکە لە ناو جەنگای لە ناو مەرگای ئەمە شتێکی زۆر ئاسانە چونکە تۆ دەزانی سوحبەتە نامری چونکە ئەو شتانە لە ئامادە نین کە تۆ تایە ئەو هێزانی کەوا لێ دەکەن نەمێنی
لەبەرەوە ئەم کردە تەمسیلیە کردەیەکی بە ئاسان ئەنجام دەدەیت و ئەو هێزانە حاضر نابن کە تایە کردەکە تاقی دەکەنەوە ینی تۆ تاقی دەکەنەوە ئایا لەوێ ئاوا دەبێ یا ئەوانانی ینی ئەو بوارە دروست نابێ بۆەوەی ئەو هێزە بێتە دەرێ کە تۆ کردەکەی پێدەبێت لەبەرەوە ئەم کردانە کردەی بێ بنەمان بەڵام دەکرێت بەرجەستە کراوی یاسا ئەخلاقیەکە لەبەر ئەوە ئێمە ناتوانین لە دەرەوە ئەم بنەمایە وەرگین و بنەماکە لە ناومانایە وەکو کاینێکی عاقڵ وەکو ئەوەی کە خاوەنی ئیرادەیەکی ئازادین بەرجا لە زیندەوەرەکانی تر